بەڕاستی زمان بۆ زۆرێک لە خەڵکی بۆتە بەڵا، بۆتە مای کێشە و خەم و خەفەت بووی. ئەو زمانە ئەگەر ئاگاداری نەبیت زۆر ترسناکە. زۆربەی شەڕەکان، کێشەکان، کێشەی نێوان ژن و مێرد پەیوەندی بە چیوەیە؟ پەیوەندی بە زمانەوەیە. ئەگەر کاتێکە ژنەکە قسەی کرد پیاوەکە بێدەنگ بێ کێشەکان گەورە نابێتەوە. کاتێکە پیاوەکە قسە دەکات ئەگەر ژنەکە بێدەنگ بێت کێشەکان بەو شێوە گەورە نابێتەوە. هۆکار چییە؟ ژنەکان زۆر جار پیاوان ژن تەلاق ئەدەن، ژنەکان تەلاق ئەدرێن. پەیوەندی بە زمانەوەیە زۆر جار کە ئینسان تووڕە بوو زمانی کۆنتڕۆڵ پێ ناکرێ، ئەو کاتە کارەسات ڕوەدا. ژنەکە ئەڵێ تەلاقم دە، تەلاقم دە، تەلاقم دە. دوو ڕێی بەڕێزان ئەگەر پیاوی تەلاقم دە، ئەوش ئەڵێ تەلاقم دەی. ئەگەر دەمی خۆی بگرێ ژنەکە یا پیاوەکە ئەم کێرەشە ڕوو نادات. بۆیە دەرد و بەڵات و شەبێت دوای چەند دقەیە، دوای چەند چرکەیە پەشیمانە بیتەوە. ئەوە من چیم وت؟ چیم بە زمانم دەربڕی؟ بۆیە ئەم زمانە بەڕاستی بۆتە بەڵایەک بۆ ژن و مێردەکان، بۆ خەڵکی تر. ئەو ماڵەی، ئەو ژیانی کە ژن و مێردێک بە چەند ساڵ بنیاتی دەنێن، ماڵێک دروستەکەن، ژیانێک بنیاتەنێن، چەند مناڵێکیان هەیە، جارێ بە چەند چرکە و دەقەیەک کۆتایی پێدێن و هەر هەمووی دەڕۆخێنن. بەهۆی چیە؟ بۆی زمانەوە. چەند ساڵە ماڵداریەکەی، کوردوەتەنی کوێرەوەریەکەی، بە یەک قسەیەک جاری وایە کۆتایی بە هەموو شتێک دێت. قسەکەت لە زمان و دەرەچێت. بۆیە زمان زۆر مشکیلەیە. ئەگەر ئاگاداری نەبی نەیگریت، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کەسێک لە ئێوە تووڕەبوو بە بێدەنگ بێت کە زمانە دەگر کێشەکان بەم شێوە گەورە نابێتەوە. بە هەر بڵێ تەلاقم دە، یەکسەر بە قسەی مەکە. بزانە هۆکار چییە؟ بۆچی وا دەڵێ؟ دوای 5 دقە لەوانە ژنەکە ڕازی نەبێ بۆ قسەیە، بڵێ بە هیچ جۆرە پێشم کوژی ناڕۆ ماڵ باوکم. بەڵام تووڕە بووە یا پیاوەکە تووڕە دەبێت. بۆیە ئاگاداری زمانی خۆت بە. ئەگەر ئەو ماڵی کە بە چەند ساڵ بنیاتت ناوە، ئەو ژیانی کە بە چەند ساڵ بنیاتت ناوە، ئەگەر زۆر وریانەبی بە چەند چرکە و دەقەیە کۆتایی پێدەهێنیت. ماڵوێران دەبیت، خۆت سەرگەردانەبی، ژنە سەرگەردان دەبێ، مناڵ سەرگەردانە بێ. بۆی ئینسان ئاگاداری دەمی خۆی بێ. ئەگەر زمانی خۆی پێ بگیرێ زۆر زۆر سەلامەت. ژن و مێردایەتیش پێویستی بە قوربانیە. دەزانیت ئەم ئافرەتە تووڕەیە، ئەم پیاوە تووڕەیە، دەمی خۆت بگرە، بێدەنگ بە، یەکێ بچنە دەرەوە بۆی کێشەکان گەورە نەبێتەوە لە سەرتان. چونکە ئەو ژنێکە داوای تەلاقەکە لە ڕاستیە زۆرجار پەشیمان دەبێتەوە. ئەو پیاوەش بە هەمان شێوە کە تەلاقی ئەدا پەشیمانە، کەواتە مادەم پەشیمان دەبمەوە تۆزێ سەبر بگرن باشترە. پێویست ناکە دوای بچی بۆ لای مامۆسای ئاینی و هاوارکەیت و چین بەسەرات لێم قەومە. دەمی خۆت بگرە و مەمنون هیچ مامۆسایەکیش مەبە، تەلەفۆن بە هیچ کەسێکیش مەکە، بەس دەمی خۆت بگرە و تەواو بەس زمانت بگرە. هەردوو لێو داخە کۆتایی بە هەموو شتێ دێ.